خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لەگەڵ هەموو قەیرانەکاندا گفتوگویەکی چۆند لەمەڕ پرسی داهاتی سلێمانی هەیە. زۆر قسە و باسی لەسەرەکرێ بە سیاسی کراوە و بە جۆرێک کە لە ئاستی باڵایەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی باسی لەوە کردووە کە سلێمانی بە جۆرێک لە جۆرەکان ینی بە پرسی سیاسی ڕوبەڕووی گەماروی ئابووری بۆتەوە و ئەم جیاکاریە قبول ناکرێ و هەڵەکان ڕاز دەکرێنەوە. من ئەم شەو دەمەوێت لە پانۆرامادا لە ڕێگەی بەدواداچوونێکی وردی پسپۆڕێکی ئابووری شارەزایەکی ئابووری حەقیقەتەکان بۆ ئێوە بخەینە ڕوو. ئایا داهاتی سلێمانی چەندە؟ ئایا داهاتی سلێمانی دەچێتە سەر ڕقەم حسابی تر؟ ئایا داهاتی سلێمانی دەستی بەسەردا دەگیرێت؟ بۆچی دەڵێن سلێمانی گەمارۆ دراوەیە سزا دراوە؟ داهاتی نەوت بە دادپەروەری دەگەڕێتەوە بۆ سلێمانی؟ ئایا لە ڕابردوودا سلێمانی تەمویلی دارایی شوێنەکانی تری کردووە؟ ئایا پلان و یاخود پیلانێک هەیە بۆ ئەوەی کە بەوردی کاری لەسەرەوە کرد بێت ئەمڕۆ بگاتە ئەوەی کە خانەنشینێک لە سەرەی موچە و لە بەردەم بانقەکەدا بۆسێت بەڵام پارە نەبێت؟ هەموو پرسیارانەی هەیە بە داتا ئەم شەو لە پانۆراما وەڵامی دەدەینەوە لە ڕێگەی بەڕێز بیلال ڕەوف ڕۆژنامەنووس و پسپۆڕی ئابووری کە بەڕێزیان بە دواداچوونێکی تایبەتی کردووە. هەوڵە دێن ئێمە لە پانۆرامادا ئەو بە دواداچوونە تایبەت و وردکاری و پرزانیاری بەڕێزیان بۆ ئێوە بخۆینە ڕوو. کاک بیلال سوپاس مامۆستا. زۆر سوپاس خێر بێ. زۆر سوپاس. من نەمەوێت گفتوگویەکی ڕاشکاوانە و ئەکادیمیانە بۆی ئەوەی کە بینەری ئێمەیە بە تەواوی تێبگا واقعەکە چییە بە دوور لە هیچ پرسێکی سیاسی بەبێ هیچ خاتر بۆ هیچ هێزێکی سیاسی داهاتی سلێمانی لەوە دەست پێ بکەین چەندە بۆچی بەشی ئەوە ناکە کە تەکمیلەی ئەوە بکرێت موچەی پێدابش بکرێ و هەموو سەرمانجێک بەشێک لە یاخود فیەک لە فیەکان ڕوبەڕووی ئەوە بێتەوە کە ناتوانێت موچە ینی لە کات خۆی وەربگرێت. کاکزانە سڵاو لە تۆ لە بینەرانی کورسات نیوز وەک بەڕێز داماژت پێ بکە هیوادارم بینەرانی کورسات بەو شێوەیە داتا و قسەکانمان وەرگرن کە منە مزایدەی سیاسیە نە چاواشەکاریە تەواوی ئەم داتانی کە ئێمە دەڵێن داتای فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانن و ئەو هۆکارانشی کە باسێکن هۆکاری واقعی و منطقین هەر لایەنێک لەناو ئەم راپۆرتە و لەناو ئەم داتایانە کە باسیەکەی هەر کەسێک کرا بە شاهێدی ئەم داتایانە هیوادارم پەیوەندی بە کورساتەوە بکات دەگەروانە بوو بڵێ وانە هەر ڕاستەوخۆ لەم بەرنامەیە هەر داتاکە زانیاریێکمان و هەر کەسێک ویستی ئەم داتانی سلێمانی بەردەست بکە زۆر بە ئاسانی بەردەستێکی ئەتوانێت سەردانی هەرێکێک لەو شوێنانە بکە داتاکانی سلێمانی لەو شوێنانی کە سەرچاوی داهاتن لە سلێمانی بەردەستی بکەوێت. سەرەتا لەوە دەست پێ بکەین داهاتی سلێمانی بۆ ئەمەی بەسەر هاتەوە بۆ خەڵک موچە وەرناگرێت بۆ جەژن بەبێ موچە ئەکات لە ڕاستی ئەمە هی ئەم مانگە نیە هی مانگی ڕابردووش نییە ئەمە لە ماوەی ساڵێک و 4 مانگی ڕابردوو ئەم دۆخەی داهاتی سلێمانی بە چەند قۆناغێکا تێپەڕیوە لە مانگیەکی ساڵی 2021ەوە بە شێوازێکی نافەرمی لە هەولێرەوە پلانێکدا ڕێژراوە بۆ لامەرکەزێتی دارایی لە سلێمانی بەڵام بۆ ویستەی کە خۆیان ویستویانە لامەرکەزی حەقیقی یاخود لامەرکەزێتی پیلان بۆ کاتێک لامەرکەزی حەقیقی داڕژی تۆ پێویستە کۆی داهاتەکان لە بەرچاو بگریت و پێویستە کۆی فەرمانبەران و کارگوزار و خزمەتگوزار و خانەنشین و فەرمانبەری خۆشت لەو ناوچەیە لە بەرچاو بگریت. کاتێک خانشینێک لە سلێمانی موچە وەرناگرێ خۆ خانشینی یەکێتی نیشتیمانی کوردستان نیە خانشینی کۆمەڵی ئیسلامی نییە خانشینی نەوەی نوێ نییە خانشینی حکوومەتی هەرێمی کوردستانە تۆ ناکرێ قاسەکەت لە هەولێر و دووەک پڕ کردبێ لە سلێمانی بەتاڵ بێت موچەی خانشین نەدەی با بینە سەر باسەکەمان بە کورتی چکە بڕیارە بە داتا و بە ژمارە قسە زۆر باشە لەسەر داهاتی سلێمانی پێم زۆر باشە داهاتی سلێمانی چەند سەرچاوەیە زارە بۆ بینەرەکانم ڕوون بێ لە ڕاستی ئەوەی کە پەیوەندی بەنەوتەوە هەیە سلێمانی کۆی لە 100 پرۆسی نەوتی هەرێمی کوردستانە کە ویش کێڵگەی حەسیرەی نزیکی ڕۆژانە 45,000 بەرمیل ئاماد چێتە ناو داتا و سێرڤەرەکانی وەزارەتی سامانە سروشتەکان پەیوەندی نییە بە پارێزگای سلێمانی و داهاتی نەوتی سنووری سلێمانی ئەمە بڕاوەت ئەو داهاتانی تر کە هەن داهاتی نانەوتی وەکو گومرگ باچ هەروەها شارەوانی و بابەتی دیکە وەکو گەورە بازدەران هەروەها کارەبا هاتوچۆ ڕسوماتی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە ناوان بردن ئەوانن کە داهاتی زۆریان هەیە خستەخانەش داهاتی هەیە تا ئەستێک وەزارەتی پەروەردەژێتی ڕسوماتی کەم بۆ هەندێک مامەڵە وەرەگرێ بەڵام ئەمانە بە شێوازی سەرەکی
پشتیان پێبەسرا و داهاتەکان ڕۆنن لە ماوەی سێمانگی ڕابردوو داهاتی سلێمانی لە مانگی 1 تا ئاستێک ئەگەر دیاریکرا و بێ ئێستا بە ڕقم باسێکەین لە مانگی 2-3 تا ئاستێک زیادیان کردووە بەڵام ئەم زیادە دەرەقەتی ئەو خەرجیە زۆرە نهاتوە کە لە سلێمانی هەیە دەرەقەتی ئەو لێبڕینە نهاتوە کە لە داهاتی نەوت بۆ سلێمانی دیاریکراوە بۆ نمونە باسی بکەین باش داهاتی سلێمانی بۆ سێکتەر باسیکەین بەرچاوڕوونێک بدەین بە بینەران باش موچە بۆ هەرێمی کوردستان لە زاخۆ تا خانەقی تاکو کەلار تاکو کفری 900 میلیارد دیناری پێویستە باش موچەی زۆنی سلێمانی ئەوەی کە پێوترێ زۆنی پارێزگای هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بێگومان پێویستی بە 362 میلیارە کاک زانە لەمەش غەدر لە سلێمانی کراوە ئەگەر لە 143 بە 57ەکە لا مەرکەزیە لە 140 فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان لە سلێمانە لە 160 لە هەولێر و لە دهۆکە ئەگەر قرار وایە لە ساڵی 2009 تا ساڵی 2022 بە بڕی 18 میلیارد دینار خەرجی موچە زیادی کردووە لە سنووری هەولێر و دهۆک لە سلێمانی 3 میلیارد زیادی کردووە کە تاینکردنی هەندێک مامۆسای گرێبەست بۆ لەگەڵ هەندێک کارمەندی تەندروستی لە کاتی کۆرۆنا بەڵام لەوێ بە بڕی 18 میلیارد خەڵک تاین کراوە لە سلێمانی ئەمە بێبەشکراوە ئەگەر یەکسانیەک و 47 بۆ سلێمانیشی گرتایەوە بینە سەر ئەم 362 میلیارێکە بۆ سلێمانی بۆ موچە پێویستە بۆی خانشین پاڵ نەنێ بەیەکەوە بۆی وەزارەتی ڕۆژەبیری موچە وەرگێ بۆی وەزارەتی خوێنی باڵا وەرگێ لە کاتی خۆیان هاوکات بێ لەگەڵەوەی کە لە دۆک و لە هەولێر هەیە پێویستمان بە 362 میلیارە بەڵام لە داهاتی نەوت لە مانگی 1 280 میلیارد دراوە بە سلێمانی لە مانگی 280 میلیارد دراوە بە سلێمانی لە مانگی 3 کە 200 میلیاریش لە بەغداوە هاتووە 284 میلیارد دراوە بە سلێمانی ئەرێ لە خەڵک بپرسین مانگی 1 نرخی نەوت هەر هەمان نرخ بوو کە مانگی 2-3 هەی بوو بۆ سلێمانی هەر 288 میلیارد دینار ئەگەر هەر هەموو سلێمانی کۆکەینەوە ناگاتە 800 میلیارد دینار لە داهاتی نەوت بۆ سێمان لە کاتێکدا بە تەنها کۆمپانیای کار لە گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان 450 میلیارد دیناری وەرگرتووە تۆ 280 میلیارد هاتێ پێشەوەی بگاتە دێگەڵا 15 میلیاری سیادیشی لێبڕاوە واتە سلێمانی 15 میلیاریشی لە نەوت لێبڕاوە بۆچی بۆ خەرجەکانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بۆ میوانداری و بۆ سەفەریان و بۆ کاروباری خۆیان کە ڕۆژانە بەڕێیەکەن واتە ماوەتە 273 میلیارد چەنی ئەمێنێتەوە بۆ 362 101 میلیارد دیناری ئەمێنێتەوە دەبێت لە داهاتی ناوخۆ لە داهاتی ناوخۆ بدرێ داهاتی ناوخۆش چییە گومرکیش خۆتان نەزانن هەڵکەوتی جوگرافیای سلێمانی وایە قەدەری خواوا دروستی کردوە تەنها لەگەڵ ئێرانە هاوسەیە وەکو زۆنی دۆک و ئەولێر نییە لەگەڵ 4 وڵاتە هاوسێ بێ لەگەڵ عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ سووریا لەگەڵ ئێران تەنها لەگەڵ ئێرانە مامەڵەیەکی بازرگانی هەیە لە کاتێکدا ئێران لە بەسڕەوە هەتاکو حاجی ئۆمەران 12 دەواازەی سنووری هەیە واتە تێکرا و کاڵەشەکانی ئەم دراوسێتیش بەر سلێمانی کەوتو بەشێکی کەمی بەر سلێمانی کەوتووە بەڕێو پارێزگاری سنا ئاماژەی بۆ کردووە کە هەناردەی کاڵای ئێرانی لە باشماخەوە بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق ساڵانە 2 میلیارد دۆلارە لە کاتێکدا وەزیری دارایی و غەزێنەی تورکیا ئاماژەی بۆ کردووە داهاتی یاخود هەناردەی تورکیا لە ئیبراهیم خەلیلەوە ساڵانە 20 میلیارد دۆلارە واتە ئەوەندەی باشماخ هەناردە لە ئیبراهیم خەلیلەوە هەیە ئێمە عیبە نییە بۆ سلێمانێکە داهاتی گومرکی کەم بێ ئاساییە دەواازە سنوورەکەت هەرەوەندە مامەڵی لەگەڵەکە لەگەڵ یەک وڵات هاوسەی خۆ عیبێکی گەورە نییە کاکە سلێمانی داهاتی گومرکەکەی لە دۆ کەمتر بێ بەڵام گرنگەوەیە لە سلێمانی شەفافیت داهاتەکەی باشماخ ڕوونە کە ئێستا نەیڵەم چەنە بەڵام پیاومەوێت لە دۆ بزانێت داهاتی ئیبراهیم خەلیل چەنە ڕوون نییە لە خۆش لە بەدواداچوونی اقتصادی بەدواداچوونم کردووە داتا فەرمیەکەش ئاماژە پێکەین بەڵام خەڵکەکەین بەشایەت باشماخێک کە تەنها ساڵانە بەبڕی 2 میلیارد دۆلار کاڵاو شمەکی لێوە دێ مانگانە بە نزیکەی 20 میلیارد داهاتی هەیە برایم خەلیلێک کە ساڵانە 20 میلیارد دۆلار کاڵاو شمەکی بەس تورکی لێوە دێواز لە ترانزیتی ئەوروپی ئەوانە بێنە داهاتەکەی 77 میلیارد بێ بە 50 میلیارد فەرقیەتی بە چ منطقێک ئەمە ڕەوایە کە ئەوەندەی باشماخ لێوە بێ بە ئەوەندەی تاکە مەرزە بۆ هەموو 200 میلیارد دینار داهاتی برایم خەلیل بووە با زۆر شتەکە فراوانتر ئەوەی داهاتی گومرگەکانە باش لە باشماخ 20 میلیارد دینار لە بە کۆی گشتی بە هەر سێ مانگەکە مانگی 1 و 2 سێکێسە موچە دراوە موچە دابەشەکرێ لە هەموو گومرکی سلێمانی بە پەروێزخان بە باشماخ بە کێلێ بە شوشمێ بەوانی کە فەرمین و نافەرمین 121 میلیارد دینار بووە بە سێ مانگ داهاتی باش لە سێ مانگدا 31 میلیارد دینار بووە
هەروەها داهاتی کارەبا 56 میلیارد دینار بووە و هەروەها داهاتی هاتوچۆ 26 میلیارد دینار بووە بۆ سێمان. ئەمانە وردەکەینەوە. قسەیەک هەیە ئێستا بینەر لەوەیە بڵێ ئێمە پەرلەمانتار خەڵک دەستگای میدیایی پیج نازام چی وتوێتی داهاتی سلێمانی کەمی کردو بەرامبەر بە مانگی یەکی ساڵی 2020 ڕوونیەکەینەوە داهاتی کەمی کردویان زیادی کردووە. داهاتی گومرگ لە مانگی یەکی ساڵی 2022 کەمی کردو بەرامبەر بە مانگی یەکی ساڵی 2020 بۆ ئەی خەینەڕوو. لە باشماخ ئەوانەی کە کاڵای سەرەکی بوون گومرکیان زۆر بووە ئۆتۆمبیل بووە جگەرە بووە ترانزێت بووە. باش ئێستا ئۆتۆمبیل وەزارەتی ناوخۆ لەبەری بڕیارێکی دەرکردووە بە چل ڕۆژمارێکی کاتیە درێ بە ئۆتۆمبیلەکە لە باشماخەوە داخڵ بێ بەڵام بۆ حاجۆمەران و پەرۆزخان بۆ حاجۆمەران و وانە لەبەرەوە ئەو بازرگانی ئۆتۆمبیل لە باشماخەوە ئەهێنێ ئێستا لە حاجۆمەرانەوە داخڵیەکە. ئەگەر ئەمە پلان نەبێ وەزارەتی ناوخۆ لێرە ئەوە گەمارەدانەکەی کە باسەکە ئەمە یەکێکە لەوە کارەکان کە سەرچاوێکی داهاتی زۆر باش بۆ گومرگ لە باشماخ ئۆتۆمبیل بوو. لە ساڵی 2021دا 27,000 ئۆتۆمبیل هاتووە. تەنها لە سێمانگی یەکەمی ساڵی 2021دا زیاتر لە 15,000 ئۆتۆمبیل هاتووە. ئەمما ڕقەمت لایە ئێستا ئەم فترەیە ئەم فترەیە 7,000 ئۆتۆمبیل هاتووە. 7,000 یعنی نیوانی و فەرقی کرد. نیوانی و فەرقی کردووە. ئەگەر بەهۆی ئەو بڕیارەوەیە تەنها هۆکار ئەو بڕیارەیە. ئێتۆ وەرە 8,000 ئۆتۆمبیل گومرگەکەی کەم باشە هەمان حکوومەت نییە چۆتۆ لە حاجۆمەران بە زۆرێکە و لە باشماخ بە زۆرێکە. ئێستا تەواوی هۆکارەکان باسەکەین ئەگەر ئەمە پرۆسێکی سیاسی بەرنامە بۆ داڕژا و پلان بۆ داڕژا نەبێ بەم شێوازە نابێت. بابەتی جگەرە پێشتر لە باشماخەوە جگەرە هاتووە بۆ هەرێمی کوردستان تەنانەت بۆ عێراقیش. ئەمە سەرچاوەیەکی گومرگی زۆر باش بوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی گومرگ کراوە بە وەسڵی حکوومەت. ئێستا ڕۆژانە پێشتر 2 کۆنتێنەر 3 کۆنتێنەر باری جگەرە هاتووە ئێستا لە مانگێکایە کۆنتێنەرێت بۆ لەبەری دەواازەکانی عێراق کراونەتەوە ئەوەی کە بۆ عێراق ڕۆژت ئێستا عێراق بازرگانەکانی خۆیان لە ناوەڕاست و باشووری عێراقەوە داخڵیەکەن لە باشماخەوە نایهێن. هەروەها بابەتێکی دیکە بابەتی ترانزێت پێشتر ترانزێت هاتووە بابەتی کەلوپەلی ئامێری کارەبایی هاتووە سەلاجە بۆ تەلەڤیزیۆن بۆ ئێستاوانی کە بازرگانی ئەواکەن هیوادارم ئەگەر ئەم قسانەوانیە بڵێن وانە ڕوونکردنەوە بن لە شوێنی خۆیان پەیوەندی بە کورساتەوە توانن ئێستا پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن ئەگەر وانی بۆن بوون پێشیان ڕوونکردنەوەیان هەیە. پێشتر زیاد لە 20 باری سەلاجەی هێناوە ترانزێت لەبەرەوەی لە هەرێمی کوردستانەوە توانراوە ببرێت بۆ وڵاتانی دراوسێ. ئێستا پاسەوانی سنووری عێراقی کە پاسەوانی سنووری سیانیش بەشێکە لەوە تەواوی ئەو دەواازە نافەرمیانی داخستووە نایڵ یەک باری ترانزێت بێت هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بچێتە وڵاتانە. ئەمەش بەشێکە ئەمە چۆن داهاتی گومرگ کەم ناکە بۆ بەس لە سلێمانی وایە بێگومان پاسەوانی سنوور لە سلێمانی ئەرکەکەی بەباشی جێبەجێەکە کاتی ڕێنمایی و بڕیارەکەی بۆ دێ لە 100% جێبەجێەکە بەڵام لە هەولێر و دووە گواناکە تەواوی ئەو ڕێنمایانە جێبەجێ ناکە. هەروەها پلانێکی تر هەیە بەدەیان بازرگانی ئەم شارە کە ناویان کۆمپانیەکانیان بزنسەکانیان بازرگانیەکانیان پارێزراوە لایەمە ئاماژیان بۆ کرۆ پەیوەندی زۆر تایبەتیان بۆ هاتوو و توانە بارەکەت لە باشماخەوە داخڵ مەکەوەرە بێنە حاجی ئۆمەران ئەو پەڕی ئاسانکاریت بۆ حکوومەت پێوتونیان حزبی بەڕێزت دوێنێ بەرنامەیەکیت کرد لە سەیتەرەی نێوان هەولێر و سلێمانی گەورەترین کێشە بۆ بارانە دروستەکە کە لە باشماخەوە ئەوە بچێتە هەولێر ئەوە بچێتە دووەک باشووری عێراق بازرگانێک کە لە باشماخەوە بارەکەی ئەهێنێت ئەزانێت لەوێ تووشی کێشابێ ئۆتۆماتیکیان لە باشماخەوە بارەکەی نانێتێتە حاجی ئۆمەران بۆی توش خۆی لەو دەردەسەری نەجات بە. ئەگە قەرارێک حکوومەت بێ حکوومەتی هەرێمی کوردستان بێ چ پێویستەکات تۆ بەشێک لە خاکەکەت بەشێک لە ئیدارەکەت هەراسانکەی بازرگانی خۆتی لێ دوورخەیتەوە. ئەمە بینە سەر داهاتی باشماخ و پەرێسان کەم شێوازە باس ئەمە گومرگەکە ئەگە زۆر بەوردی ئەتەوێ من ئاماژە بە داهاتی باشماخ و پەرێزخانی ژێم کە بۆ مانگی 1 و 2 3 چەند بوون بەڵام هیوادارم یەکێک جوابمان باتەوە داهاتی پەرێزخان و ببورن حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل چەند بوو. لە پەرێزخان مانگی 18 ملیار دینار گومرگ بووە لە مانگی 1 لە مانگی 2 21 ملیار لە مانگی 3 23 ملیار زیادی کردو لە مانگی 4 تا 24 7 ملیار داهاتی پەروێزخان لە مانگی 1 بۆ 2 بۆ 3 زیادی کرۆ مانگی 1 دە ڕۆژێک بە فروباران بوو هاتوچەی بازرگانی چ لە دیوی ئێران چ لێرەوە جاکار زانا بابەتێکی تر کە ئەمە
سروشتی خوای خوا ئەم شتەی دروست کردووە بەفر و بارانی زۆر لە باشماخ و لە پەروێزخانە بارێ پشووەکانە چ لە ئێران بێ چ لەم دیو بێ ئێسەوە باشماغ یەکەم ڕۆژی جەژن پشووە برایم خەلیل پشووە پشوو نییە برایم خەلیل بەوەی بەفرەوە ڕێی لە گیراوە هاتوچێ بازرگانی بیستمانە لە میدیاکان باس کراوە هەیە نەخێر نییە لە ڕیفراندۆما تەواوی دەواازەکان داخراجگە لە برایم خەلیل کەواتە ئەمە شتێک هەیە ینی لە سلێمانێگە داهاتی گومر کەمتر بێ لە چاو دهۆک لە چاو هەولێر حقیقەتی عیبەیەک نییە بۆ خەڵکی سلێمانی تۆ پێی بفرۆشیتەوە وڵات داهاتی گومرکی سلێمانی کەم ئێکەمە کاکێکیان لەبەری بەس لەگەڵ ئێران هاوسنووری ئێران بە پیلانشکاری لەسەر کراوە مامۆستا بە پیلانشکار لەسەر کەمکردنەوەی بە پیلان کراوە بازرگانی گەورەکان کراوە مەسەلەن ڕقەمە گەورەکان لە سیارەیە مەسەلەن ڕقەمە گەورەکان لە ترانزیتە لە جگەرەیە ئەوانە هەمووی کەم کراوەتەوە بێگومان هەمووانی کە باسم کە جگەرەکەم بۆتەوە سیارەکەم بۆتەوە هەرکەس لە باشماغی شەکە بزانێ ئێستا بەقەی مانگی سێ ساڵی ڕابردوو سیارە لە باشماخۆ داخڵەکرێ هیوادارم بازرگانێ پەیوەندیکە ئەوانی کە نووسینگی گومرکیانەیە پەیوەندی بکە بڵێ مانگی سێ ساڵی ڕابردوو کەمترە هاتە مانگی سێ زیاترە بزانێ ئێستا کەمتریانە بزانێ باری جگەرە ئێستا کەمتریانە زۆر کەمتریشە بەراورد بە پێشتر باشماغ لە ساڵی 2022 206 میلیارد داهاتی هەبووە لە ساڵی 2021 225 میلیارد داهاتی هەبووە دەوەرە بە ئەمانە بۆ برایم خەلیل و بۆ حاجی ئۆمەران باسکی دەستمانەکەوێ دەستت نەکەوتۆ تۆ لە بەدواداچوون من لە بەدواداچوونا دەستمان کەوتووە حاجی ئۆمەران بۆ مانگی 18 میلیارد داهاتی هەبووە برایم خەلیل وەکو سامپڵ یەک مانگ وەربگرین 77 میلیارد داهاتی هەبووە ئێستا ژەیڵێمەوە بە 2 میلیاری باشماغ 20 میلیارد گومرکی هەبوو بێ دینار بە 2 میلیارد دلار کە هەناردەی ئێران هەیە بۆ هەرێمی کوردستان 2 میلیارد گومرکی دەسەکەی دینار 20 میلیارد ببورن بەڵام بە 20 میلیارد دلار هەناردەی تورکیا لە برایم خەلیلەوە معقولە حتى عمل هاوچێشی اقتصادیشان جێگەیە بێتەوە لە هاوچێشی هیچ منطقی ڕێبەمە نایە هیچ منطقێ کاک زانا بەدەرلەوە بۆچی داهاتی گومرکی ئیسلامی لە لایەنی ترەوە کەمی کردووە هەندێک خاوەن سەرمایە پرۆژەی وەبەرهێنانی هەیە حکومت بەپی یاسای وەبەرهێنان ڕێیاوە شیش بێنێ بەبێ گومرگ چیمەتۆ بێنێ بەبێ گومرگ کاشی بێنێ بەبێ گومرگ بۆ پرۆژەکەی بۆی کەمترین کولفەی تێچێت لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کاتێکدا هەر شوقەیەک بە 30 دەفتەر و بە 40 دەفتەر و بە 50 دەفتەر و هیچ کاریگەرێکی نەبووە تەواوی ئەو کاڵاوشمەکانی کە بەخشینیان بۆ کرێ خراونەتە سنوورەکان یەکێتیەوە واتە کابرای بازرگان لە هەولێر و هاتووەڵێمە وەرەقەیەک بەخشینم بۆ کراوە لەلایەن وەزارەتی داراییەوە وەزارەتی بازرگانیەوە بارەکەم لە باشماخەوە هێن ئەوەی کە بەخشینی بۆ کراوە گومرگ نادا لە برایم خەلیلەوە نایهێنێت بای 9 میلیارد دینار بەس لە بەرزی کێلێ بەخشین کراوە بۆ کۆمپانیەکانی سنووری هەولێر بای 9 میلیارد بای 9 میلیارد دینار ئەگەر ئەم 9 میلیارد دینارە بەخشین نەکرایە چ داهاتێکە بوو بێگومان کەمەکە بەو شێوازە بابەتێکی تری زۆر گرنگ هەمومانە چوونەتە دایری مرور چوونەتە محکەمە چوونەتە دایری وەسڵێکمانەیە کاڵێت تۆ 5,000 بۆ ڕسومات 25 50 بۆ ڕقم 150 بۆ ڕقم هەتا نووسێکیشی لای خۆتەمێنێت ئەم وەسڵە وەزارەتی دارایی چاپی ئەکا کاکزانە ڕاست ئەو بەرپرسە ئەو ڕقمی خاص دوای چاودێری دارایی بە دواتە چوون بۆ مەکە لەسەرەوە تەقیقی داهات و دایرەی مرور بۆی نییە خۆی ئەمە چاپکە بۆی نیە بچێت لە بازار چاپیکە ئیلا ئەبێ بە سەفتە لە وەزارەتی داراییەوە بۆی بێ وەکو چەکێک وایە بەڵام لە برایم خەلیل هەر لە پاڵی گومرگەکەی چاپخانەکەی لێە بەدڵی خۆی چەنی بێ چاپیەکە بە ئارەزووی خۆی بە ئارەزووی خۆی ئەمە ڕوون و شەفافە ئەمە پرسیاری سیاسی گومرکی هەرێم من ئەگەر ئەو پرسیارە لێ بکەم ڕەنگە بینەرێک مەسەلەن ئەگەر پارتی بێ یان لە سنووری دهۆک بێ بڵێ ئەمە لەبەرەوەی تۆ لە تەلەڤیزیۆنیشی چێتی ئەم قسەیەکە یان لە کورسات نیوز ئەم قسەیەکەی ئەمە حقیقەتی ئەمە قسەی من نییە قسەی وەزارەتی دارایی و بەڕێوەبەراتی گومرکی هەرێمە ینی خۆت لە بەدواداچوونەکەتەوە هەمووی بە دوکۆمنت هەیە ئەمە بەجالیوەتیان نییە هەر شتێکی نایاسایی و ناقانونی ئەڵێن بابیانی شکات فەرم بابیانی بیخەنە ڕووەگەر چاپخانەی لێنی ئەو وەسڵانە بخەنە ڕوو کە لەلایەن وەزارەتی داراییەوە بۆیان ئێمە بەستەکەت چێ لە لەو چاپخانەیە بۆ زووفریای وەسڵکەوت لەبەر ئەوەی داهاتی ئیبراهیم خەلیل 77 میلیارد نییە سەر و 150 میلیارە وەنایەتەوە بۆ خەزانەی 77 میلیارد چاپەکە ئەوی تری بۆ خۆی نایەتەوە خەزانەی گشتی نایەتە خەزانەی گشتووە تەنانەت بۆ دووهۆکیەکانیش نییە کاکزانە یعنی ئەوەی من سەرم لێی سوورماوە حەقە بینەر پرسیارکە ئەو تێ داهاتی سلێمانی 90 میلیارد دینارە وایە بەڵێ پێویستە بۆ موچە نه هەرڵێن داهاتی سلێمانی 90 میلیارە مانگە 75 میلیارد بۆ موچەیە ئەی خێرە هەولێر و دووەک بەیەکەوە حسابەکە نەڵێن هەولێر و دووەک 93 میلیارە بۆ موچە بۆ هەولێرتان نووساندۆ بە دووەکە بۆ دووەکتان نووساندۆ بە هەولێرەوە هەولێر و چۆن سلێمانی ئێستا ئەوە غەدری لێکرێ بە ڕوونی و بە ئاشکرایی هێزێکەیە لەم شارە بڵێ ئەوە غەدرم لێکەیتن نایەڵم
غەدریش لە دووەکە کرێ بەڵام هێزێک نییە لە دووەک بڵێ ئەم غەدرێ با بوەستێ بە پارەی دووەک بە داهاتی دووەک لە 150 سێکتەری نەوت لە دووەکە دوو دەواازی زۆر گرنگ کە برایم خەلیل و بیشخابوورە لە دووەکە لە داهاتی دووەک پرۆژە لە هەولێرەکرێت هەولێرەکان قابلی زیاتریانە بەڵام معقول نێت تۆ ئەم برسێتیکردنە بکەیت دوو شوێنی خۆت واز لێنی تەنها ئێستا کەواتە ئێمە گەیشتینەوەی ئەمە کەمکردنەوە لە داهاتی ناوخۆ لە داهاتی گومرگەکان ئەو کورتێنانە چییە کە مەسەلەن خانەنشینێک لە بەردەم بانقەوەستێ ئەوە جەژنە دووسبەی موچە وەرناگرێ مامۆستایەکی زانکۆ حرفی ئەیەکی تر بۆ کاک زانە ئەم کورتێنانە بۆ دروستە بێ بە زدی گەیشتوی ئەوەی کە لە سلێمانی داهات دەستی بەسەر داگیریان دەخرێتە ڕقم حسابی توزانم ئەوانەی کە دەنگۆن و لای هاوڵاتی ئەوترێ هیوادارم بینەر حاسیبە بەکاربێنێ لە مانگی سێ داهاتی نەوت یاریێمی کوردستان 1 ملیار و 128 میلیۆن دلار بووە بە دینارە کاتی 1 تریلیۆن و 635 ملیار دینار 1 تریلیۆن و 635 ملیار دینار لەم ڕێژەیە 366 میلیۆنی تەرخانکراوە بۆ موچە کە ئەکاتە 530 ملیار واتە یەک لە سەرسێی واتە لە 133 داهاتی نەوتی مانگی سێ کاڵە لە 140 و لە 143 لە 133 تەرخانکراوە بۆ موچە لەم 366 تەمان بەمە بەس دەمەکراوە ئەگەر بێت و لە 366ەکە زیاتر تەرخانکرێ بۆ موچە ئەبێ لە 288ەکە زیاتر بنێرن بۆ سلێمانی بێگومان بەس ئەوەندە حسابەکەن کە 288ەکەی سلێمانی پڕکە ئەوەی مایە موچەی هەولێر و دووەک پێتاوکرا ئەوی تری کەس ناکات بە هەر شێوازێک بەیانە تۆ ئەتەوێت ئەوە بڵێ کە ئەیانەوێت داهاتی ناخۆ پێویست بێ بۆ تەکمیلەی موچە گرفتە دروست 530 ملیار لە داهاتی نەوت لە مانگی سێ بۆ موچە بۆ 200 ملیار لە بەغداوە هاتۆ بۆ موچە کاتە 730 ملیار لەم 730 ملیارە 284 دراوە بە سلێمانی 284 15 ملیاریشان لێ بڕیوە 270 ملیار 269 ملیار دراوە ئێ بۆ 362 بزانە چەنی ئەوێ پێویستت بنەوە تو ئەوەندە ملیارە داهاتی سلێمانی ئێستا لەوەی خەڵکێک بڵە کاکە لە مانگی چوارە ئەی داهاتی مانگی چواری سلێمانی کاکە بۆ لەگەڵ مانگی سیانایکەن بەیەک و ئەو خەڵکە تەواو بێ یا کاکە هەوە هەر بەشی موچەکە ناڵەن داهاتی سلێمانی 9 ملیارە بۆ موچە 75 مانەوە 15 مانەوە بۆ سیادی ئەمەنەوە ئێ بێگومان ئەمە لە مانگی دەوە سلێمانی عەجزی هەبوو بەم شێوازە بۆ 30 ملیار عەجزی هەبوو 30 ملیار عەجزی هەبوو 30 ملیار عەجزی هەبوو لە مانگی دواتر داکە ئێستا سلێمانی بە نزیکەی تەنها لە مانگی 1 و 2 3 90 ملیار دینار قەرزارە واتە کورتێنانی هەیە بۆ 75 ما بۆ موچە پێویستە میخەینە سەری بۆی تاوای موچی سلێمانی بین 15 مان بۆ سیادی پێویستە 10 ملیار بۆ دروستکردنی بانکی نیشتیمانی کە لە هەولێر لە داهاتی نەوت بڕاوە ئەمەشمان پێویستە ئەمە 100 ملیاری ڕێک لێرە ڕۆژ 28 ملیارمان لە مانگی یەک پێویست بۆ خەرجی دام و دەستگاکانی سلێمانی 28 ملیار ئەگە بەڕوونتری بکەینەوە لە مانگی 28 ملیار پێویست بۆ دام و دەستگاکانی سلێمانی لە مانگی 38 ملیار لە مانگی 30 ملیار بۆ خەرجی دام و دەستگاکان ئەمە چییە ڕوونتر بیە مەسەرم باس 6 ملیار بۆ دەرمان 7 ملیار بۆ دەرماڵی وانەبێژ و خوێندکاران کە دەرماڵی خوێندکاران لە مانگی دوا بەستاوە 9 ملیار نەسری فەرمانگەکان ئەمە جگە لەوەی ئەوەیە لە پڕ ئەوترێکە خەریکە پارەی دەرمان نامێنێ شتێک پارە ئەدەن ئەوێ لەو پارەی موچە نامێنێ ینی ئەو مەلە لە بابەتەکە ئەوەیە پرۆژە لە سلێمانی ناکرێت پارە لە قاسەکەی سلێمانی ئەوەی هەبوو لەم چەند مانگە دراوە بە موچە یعنی دەستخراوەتە بینەقاقای دارایی سلێمانی لەوە زیاتر سلێمانی بەرگەی ئەو دەستخستنە بینەقاقای ناگرێت یعنی دوو دەرفەت ماوە بۆ سلێمانی یا ئەوەیە تر ئەمە ئێستا ڕاستیەکان بە خەڵکەڵی ئەوەی لەژێ بەڕێی خەیتە سەر بەڕە کە تۆ بە پلانێکەمە هەیە ئەگەر تۆ بابەتی لامەرکەزیت باس کردووە فەرموو با داهاتی ناوخۆی هەموو هەرێمی کوردستان بە برایم خەلیل بە پەروێزخان بە حاجۆمەران بە باشماغ بە هەمووی بکرێ بەیەک داهاتی نەوتی بخرێتە سەر 200 ملیارەکە گەر هات بخرێتە سەری لە 143 بن بە سلێمانی یەک کێشە نامێنێ ئەوەیە کە ئەوترێکە 133 ڕاستەقینە بێگومان بەڵام ئەوەی کە لە بەرژەوەندی تەبای لە 143 بێ ئەوەی لە بەرژەوەندی نیە با لە 143 نەبێ بۆ نمونە کاکزانە خۆمە هەر نابێت موچە و بوجە بکرێتەوە بابێنە سەر کارەبا لە سێ مانگا 56 ملیار دینار داهاتی کارەبا بۆ لە سلێمانی ئەڵێن داهاتی کارەبای سلێمانی کەمترە بەراورد بە هەولێر و دووهۆک ئەڵێ خەڵک پارە نادا و ناچێت و بۆ ئەوە لەسەر ئەوەی کە خەڵک پارە نادا یان لە سلێمانی داهات باش کۆ ناکرێتەوە هیوادارم بیرم بخەیتەوە بۆی جوابێکی زۆر مقنع و لە بەدواداسونەکەتا هەیە بەڵێ بەڵام ئەمەوێ پێشەوە بابەتی کارەباکە بۆی وازەح بێ لای خەڵک
وەزارەتی کارەبا لەو مانگانە دێت تێز بۆ لۆدی سلێمانیەکە کە خەڵک پێویستی بە کارەبانیە لە مانگی پێش دێ لە مانگی دێت ئەڵێ وڵا سلێمانی پێویستی بە 300 مێگاوات کارەبا هەیە لەوە زیاتری پێویست نیە بۆ نمونە لە مانگی 6 چێتە دووەک لە مانگی 7 چێتە هەولێر لە کاتی ضرورەتە ئێستا لە هەرێمی کوردستان لە 100 تا 33 بەکارهێنانی کارەبا زۆنی سلێمانیە 33 ئەگەر 43 بە 57 دەفەرمووت 43 بە 57 مان بنێ لە کارەبا لە 100 تا 33 کارەبا لە زۆنی سلێمانی بەکاردێت لە 100 تا 67 لە هەولێر و دووەکە بێگومان کە تۆ داهاتی شکۆکەی تۆ لە 100 تا 33 لە سلێمانیە لە 100 تا 67 لە هەولێر و دووەکە تۆ کارەبا بپی بەکارهێنان نییە چەندێ بەکارهێناونە پارایی لە 100 تا 33 بەکارێنی لە 100 تا 33 بەدەر لەمە داهاتی کارەبای سلێمانی لە هەولێر و دووەکیش کەمتر نەبوو لەم سێ مانگەدا لە سلێمانی بە نزیکەی 100 بۆی ڕقەمەکە بە وردی بڵێم هیچ مەجالێکتیان نەمێنێتەوە دواتر بڵێن ئەوە گۆڕانکاریکی تیا بوو ئەوە بەوردی بە دوای داتاکان گەڕێ بۆی بۆ بینەرەکانم ڕوون و ڕاشکاو بێ ئاشکرا بێ کەسێک ئەگەر ئەوێت بە قەناعەتەوە بڕیاری خۆی دا دوزار بڕیار لای بینەرە کە ڕاستیەکان چین لەسەر ئەوەی بۆچی بەو شێوەیە بۆچی ئەوترێ سلێمانی گەمارە و دراویان سزادرا باش داهاتی کارەبا یەک بە کورتی ئەچ بەسەر بابەتی 2016 دواتر دێمە سەر 2016 سلێمانی 45 میلیارد داهاتیە بووە هەولێر 88 دووەک 50 لە 2023 ئەم داهاتە زیادی کردووە سلێمانی بە تەنها خۆی 139 میلیارد دینار داهاتیەوە بەتەنیا سلێمانی لەمە 52 بۆ ماوەتەوە ئێستا بینە بڵێ بۆ لەبەر ئەوەی بکەم بۆ لە وەزارەتی کارەبا لە هەولێر 90 میلیارد بەخشین بۆ بازرگانێک کراوە کە لە هەولێر پرۆژەی جێبەجێ کردووە لە پارەی کارەبای بەخشینی سلێمانی بۆی کراوە کە قەرزیاوە بە حکومەت لە هەولێر پرۆژەی پێکراوە لە سلێمانی بەخشینی بۆ کراوە کە کارپاری کارەبای سلێمانی نەدا کە لێرەش وەبەرهێنانی هەیە هەولێری بۆ نەکراوە لە سلێمانی بۆی کرا لە هەولێر بۆی نەکراوە لە سلێمانی 90 میلیاری بۆ کراوە ئەتۆ 90 میلیارد بخە سەر داهاتی چەند مانگێکی سلێمانی فەرموو هەر ئەو سێ مانگە کاکزانە بۆ معلوماتی 22 میلیاریەوێ بەشی چەند مانگی خانشینەکە بەشی 5 مانگیانەکە هەر بۆشیانە بینە ماڵەوە ئەتۆ لەوە لە داهاتی سلێمانی بڕیت یعنی بە چ شەرم و ڕوویەکەوە باسی داهاتی سلێمانی ئەڵی کەمی کردووە بۆ نمونە حکومەت دەڵێ داهات لە سلێمانی کۆ ناکرێتەوە ئەڵێ خەڵکی سلێمانی 340 میلیاری کارەبا قەرزارن ئەبێ حکومەت لە سلێمانی ئەبێ حکومەت لە سلێمانی بچە شەق با لە دەرگا پارە لەو خەڵکە وەربگرێ ئێتۆ موچەی نایتێ پارەکەشی لێکەمەکەیتەوە کە خۆی شیاوێتێ گومرکیشی لێکەم کردوتەوە معقولە حکومەت لە سلێمانی بچێ خەڵک بەگیر بێنێ و دەست خاتە بینە قاقای خەڵکی سلێمانی من خەڵکی سلێمانەکەم بەشایەت بین پارەی کارەباتان لێ بسەنین خەڵک بەبێ موچە جەژنەکە لەو 167 کە باسی شەکەی کە زانە هەولێر 367 میلیۆن قەرزارن ئێمە 340 سلێمانی 340 میلیارد قەرزارە هەولێر 367 دووهۆک 276 کە نیوەی سلێمانی دانیشتوان و خێزانی هەیە ئێ بۆ لەوێ کۆ ناکرێتەوە خێرە تۆتەوێ خەڵکی سلێمانی بەرشەق بی بۆی داهات و باجی لێوەرگری چۆن نەماکرێ شتیوالەی شوێنێکی دنیا نەبوو وەرە ژیانی خەڵک باشکە موچەی بەرێ خۆی پارەکەتەیاتێ ئێستا ژوا بۆ خەڵک دڵسۆز بۆ هێشتا بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێ هەڵبجە 16 میلیارد قەرزارە گەرمیان 3 میلیارد قەرزارە بچۆ لیان وەربگرێرەوە بابەتێک هەر لەسەر کارەبا کاکزانە ئەگەر دەرفەت بێت بەڵێ کۆمپانیەکانی کە محەتەی کارەبا و هێڵی گواستنەوە دروستەکەن لە سلێمانی و پرۆژە ئەکەن هەندێک پرۆژە هەیە ئێستا ئەکرێ لە هەولێرن دامەزراوە بای 200 میلیۆن دلار لە سنووری سلێمانی پرۆژیان جێبەجێ کرد باجیان لە سلێمانی ناوە چوون لەوێیان جا ئێستا دێمە سەر بابەتی هەمووی بە پیلان کراوە بە پیلان کراوە یاخود بە سوودفەیە یاخود لەبەرەوەی پایتەختە لەبەرەوەی حکومەت لەوێ یعنی چی کاک زانە ئەمە پەیوەندی بەوە نییە تۆ ئەگەر مەسەلە پایتەختە پایتەخت ئێستا پارەی لێ زیایە بۆ نەیا بە سلێمانی هەیە ئەو پارە ینی ئەو ئێستا سندوقی وەزارەتی دارایی لە هەولێر و دۆک پڕە لە پارە نایدا بە سلێمانی نایا بە سلێمانی و ئازانێ خانشینی یەکێتیە خانشینی حکومەت هەرێمی کوردستانە کارگوزار بووە لە مەکتەبێک لە خستەخانێکی ئەیلولی تێدا گوڵانی تێدا مەسەڵەن پارتی فەرمابەر یەکێتی نیشتیمانی کوردستان نیە وەزارەتی ڕۆشنبیری موچەی وەرنەگرتووە بەڕێوەبەرەکەی گۆڕانە لە سلێمانی خۆمە کارمەندی یەکێتی نین کاکە خۆمە حیزبی نین تۆ موچەی کارمەندی خۆت بە ئەگەر هەر خەلەلێکەیە دزیەکەیە ناشەفافیەکەیە داهات کۆ ناکرێتەوە تۆ موچەی فەرمانبەرەکەی خۆت بە دوای قسە لەسەر ئەو بابەتە بکە
خەڵکی بۆ لە ناوچەیەک برسی هێشتوتەوە بۆ ئەی بتێ معادلەی سیاسی خۆت ڕێک بکەیتەوە. خۆگەر ئێمەم داتاژ نەخەینە ڕوو خەڵکی زانێ خەڵکی سلێمانی زۆر لەوە گەورەترە هەتاکو بە چاواشەکانی و کۆمەڵە بابەت بڕوخێ. کاک زانە بینە سەر بابەتی باش. باشە. باجەکە باز لەوە کرێ کۆمەڵە گەورە کۆمپانیا هەیە کۆمەڵە کۆمپانیا گەورە هەیە ئەویش بە پیلانێک لە هەولێر باجەدا بەڵام پارەکە لێرە پێیاکە. کاک زانە زۆر باسی باجەکرێ. ئەڵێن باجی هەولێر و دووەق زۆر زیاترە لە سلێمانی. باز لە سلێمانی کۆ ناکرێتەوە. باز لە سلێمانیوە. باز لە سلێمانی کەمی کردووە. بەڵێ کەمی کردووە. بۆ ئێستا یەکێتی بەڵێندەرانی کوردستان هەیە. حەزەکەم ئەگەر وانە بڵێ وانە. خۆ هزار میدیا و دەستگای ڕاگەاندن هەیە. لە سلێمانی بە دیاریکراوی 3000 کۆمپانیا هەبووە 1200 کۆمپانیا ئیفلاسی کردووە. ئێتۆ لە 3000 کۆمپانیا 1200 کەس ئیفلاس کە خۆ ناکرێ 1200 باج بە. پێشتر یاویانە. ئێستا ئیفلاسی کرۆ باج نایە. ئیفلاسی کردویانی چی لێ؟ کۆتای پێات. بەڵام لە هەولێر 5000 کۆمپانیا هەیە 250 ئیفلاسی کردووە. بێگومان داهات لە هەولێر هی باج ئەوەندە کەم ناکە بەراورد بە سلێمانی. هۆکارەکەی ئەم شکبوونە هی ئێستا ئەو شکبوونە داراییە ئەم کۆمپانیانشکە ئیفلاسیان کرۆ پەیوەندی بەوە هەیە کە حکومت لە هەولێر پرۆژەکە لە سلێمانی پرۆژەکانی وەساندوو ئەمانە چاوەڕێ هەبوون دەست پێ بکاتەوە سولفەی وەربگرن سولفەی وەرگرت وەریان نەگرتووە. یەکابرا باجی چی و باتێ؟ باسی گەورە بازرگانە کە گەورە بازرگان بۆی بینەران ڕوونکردنەوەیان هەبێ. مەبەستان لەو کۆمپانیانەیە کە سرمایەکانیان زۆرە. بەلایانی کەمەوە لە مانگێکا 1 میلیارد دینار باجەیە. بەلایانی کەمەوە. خۆی تەخمین بۆ خۆیەکە ئەڵێ من ئەم ساڵ 10 میلیارد دینار قازانجم کردو. حکومەتی ژەڵە لە 100 عادەی باجەکەم بەرێ. بێگومان حکومەت پیاداچوونەی بۆ ئەکا. ئەڵێ بزانم ئەم کەسە هەیە تێتی زەرەرم کردووە. حکومەت دایری باجەیە باجی گەورە بازدەران. بێگومان. لە هەولێر بەڕێوەبەرایەتیە لە سلێمانی هێشتا نووسینگەیە. لە ئاسیب محافظە شعبی هەر بەڕێوەبەرایەتی ئەبێ بەڕێوەبەرایەتی بێ. بۆ هێشتا نووسینگەیە بۆی گەورە بازدەران هەڕوو بکەنە هەولێر. دەسەڵاتیان کەم بێ. بەڕێوەبەری گەورە بازدەرانی سلێمانی لە 135 گەورە بازدەری لە سلێمانیا بوونی هەیە. بەڵام من 16 کارمەندم هەیە پێی ڕناگەم تەنها 6 کۆمپانیان نەتوانم لە ساڵێکا چێکی بۆ بکەمەوە بزانم ڕاستەکەیان بە هەڵا تەخمینی بۆ خۆی کردو بۆی ئەوەکەم. 6 کۆمپانیاتر ناتوانم ئەوە بکەم. 15 کۆمپانیاش لە هەولێر باجەیە. فامیلی مۆڵە، مازدی مۆڵە، زانکۆی جیهانە، کۆمپانیای ماسە بە شیش و بە چیمەتۆ. ئێستا لەوەی خەڵک بڵێ کاکە هەر سلێمانی دوو پرۆژەیەوە بەرێنانی جوانیتیایە ماجدی مۆڵ و فامیلی مۆڵە. خۆیمان نەمان و تۆ دایخا. بەڵام کاتێک خاوەنی ماجدی مۆڵ کە لە هەولێر هەیەی لە دووهۆک هەیەی لە سلێمانی هەیەی تەخمینەکە ئاڵێ دووهۆکم 500 میلیارد دینار قازانجم کردووە سلێمانی 100 میلیارد قازانجم کردووە دووهۆک ئەوەندەم کردووە ئەبێ ئەوەی سلێمانی باجەکە سلێمانی و بودجەی خەڵکی ئەم شارە بۆ چۆ لێ خەرجی کردووە باجەکەشی باتەوە بێرە. ئەبێ زانکۆی جیهان کە تەلەبی سلێمانی وەرەگرێ و کچووکوڕی ئەم شارە وەرەگرێ و پارەی کە سوکاریان ئەیدا بە خوێندنەکەی باجەکەشی لێرە بدە. ئەگەر لە هەولێری ژوەرەگرێ سەر و سەرچاو چۆن پێشەوەی پارەی نەوتەکە بنێری 15 میلیارەکەی خۆتە بڕی زەحمە نەبێەوەشی بخەرەوە سەر خۆندە قورس نییە. ئەگەر ئەمانە هەمووی ڕێکخرێتەوە ئەگەر هەموو ئەوانە بەنیەتێکی سادقانە حکومڕانێکی ڕەشیدانە کاری لەسەر بکرێ هەر بەڕاستی ئەو گرفتە دروستە بێ بە هیچ شێوەیە کاکتان. ئێستا لە هەرێمی کوردستان کێشەی کەمی داهاتمان نیە ئەگەر بێکسانی دابشکرێت. ئەگەر حکوومەت بە چاوێک سەیری هەولێر و دووهۆک و سلێمانی بکات یەک دنی قەیرانی داراییمان نییە. ئەگەر ململانی سیاسی لێ دەرکات هیچ پێویست بەوە ناکە ئەمە بین لەسەر شاشەیە داتای و کاتی خەڵک بگرین و خەڵک ماندوو بکەین. خانشین موچە وەرنەگرێ خەڵک بە بێ موچەیی جەژن بکات لە سلێمانی. یعنی بابەتەکە سەرف سیاسیە. سەرف سیاسیە. وەزارەتی داراییش بەرپرسە لەمە کاکزانە. تۆ چۆن قاسەکەت پڕە لە پارە بەشی سلێمانی نانێری؟ کەواتە کاک مامۆستا بیلال ئەگەر بێت و لەسەر ئەوە چی دەستکەوتت خوا بە ئەو پرسیارش لای هاوڵاتی هەیە کە لە سلێمانی دەست بەسەر داهاتە ژیرێ و داهات ناگەڕێنرێتەوە و ئەمانە چی حقیقەتی ینی ئەو داهات نەگەڕانەوانە دروستکراوە یا حقیقەتی تایە؟ کاکزانە هەر کەس ئەو گومانی هەیە خەڵکی زۆر ئەو گومانی هەیە بەڵام هەر کەسێک خۆی بە نوخبازانە ئەوێ ئەمەی دەست بکەوێ من ئەتوانم لەگەڵ یابم دامەزراوە بە دامەزراوە دەستگا بە دەستگا دایرە بە دایرە بەڕێوەبەراتی بە بەڕێوەبەراتی وەسڵەکانی بۆ بخاتە ڕوو بڵێ ئەمە داهاتمە ئەمە خەرجیمە ئەگە قەنەعەتی پێ نەکرد چێڵی بێت وە بابەتێکی تر ڕقم حساب بکرێتەوە پێشەوەی بڕوە دەستگای چاودێری دارایی هەیە باش لە سلێمانی زۆر چالاکە ئەتوانێت هەموو داتاکە هەتاکو ئێستش دەستگای چاودێری دارایی سلێمانی چالاکترینە لەسەر ئاستی هەرێم
دەبەست دەستگای چاودێری داراییم لە دۆک پێ بڵێ 6 چالاکیان کردبێ 6 پێداچوونەوەی داهاتیان کردبێ 2 جار سەردانی برایم خەلیلیان کردبێ خۆمە قسەکەەوە نییە بڵاوان لێ نەکەین وڵا کاکە ئێمە ژەی دزین ئەو لاژەی دزێ شتیوان نییە لێرە بارودۆخێکەیە تەواوی داهاتەکە لە بەردەستایە تووشی قەرزارێکی زۆر بووی تووشی کورتێنانێکی زۆر بووی بە مانگ و دوومانگ پڕ نابێتەوە ئێستا بە تەنها 3 مانگ موچەدان لە سلێمانی 90 ملیارد دینار قەرزارە لە کاتێکدا هەر تەنها بازرگانێک 90 ملیاری بەخشین بۆ کراوە لێرە لە کاتێکە بێگومان هەر لەسەر باجیش بەخشین لە سلێمانی کراوە لە هەولێر نەکراوە بەخشین لێر نەکراوە لەوێ نەکراوە هەر لە سلێمانی کۆمپانیا هەیە لە بەغدا باجی تەلەفۆناتەیە لە هەولێر و دووهەکەیە لە سلێمانی تا ئێستا نەیداوە خۆ بێگومان ئێستا بینەر پرسیارکە ئاڵێ یەکێتی ئیشی چییە ئەی حکومەت لەم شارە ئیشی چییە بێگومان ئێستا ئەگەر بێتەیەکە بۆ خۆ پێداچوونەوە تەواوی ئەوانە ڕێک بخرێتەوە من نامێ پرسیاری سیاسی لە بەڕێزت بکەم بەڵام ئەمانە دەرەنجامێک دەنێت دوزار ئەبێ سیاسەکان قەراری لێ بدەن لەسەرم دۆخە و کۆی لە لێدوانەکەی یان نووسراوەکەی ئەم ئێوارەی کاک بافڵی شاهاتووە مامۆستا بیلال کەواتە تۆ گەیشتوتە ئەو یەقینەی بەخانە نشینێک بڵێ بە پیاوێکی پیری ماندوو بە دایکێکی پیری ماندوو کە مامۆستا بووە بە فەرمانبەر بووە یعنی کە کەس داهاتەکەی توی نەتزیوە بەڵکو ململانی سیاسی توی خسۆتان بابەتە کاکزانە من پێشەوەی ڕۆژنامەزوو خەڵکێکی ئەکادیمیم خوێندکاری دکتۆرام لە دارایی و لە ئابووریە هیچ کات ئامادەنی بڕوانامەکەم بۆ بابەتی چاواشەکاری و بەلا ڕێبردنی داتا و خەڵک و گێلکردنی خەڵک بەکاربێن لەگەڵ ڕێزمە تەواوی بە دوواداچوون بکرێت بۆ هەموو فەرمانگەکانی سلێمانی یەقینم هەیە لەوەی کە داهات لە سلێمانی ئەوەندە نییە بەشی موچە بکە هێندە نییە بەشی موچە بکە و ئەگەر بێت و بابەتێک ترکەی لەبەر ئەو هۆکارانەی کە باست کرد هەولێر پارە نانێرە بۆ سلێمانی باشە بەس واز لە سلێمانی بێنێ ئەو کێشانی بۆ دروست نەکە داهاتەکەی ئەوەندە زۆرە بێ بەشی موچاکە خۆمەش قسەیە بەزوازی لێ بێنێ بەزوازی لێ بێنێ کێشەی بۆ دروست نەکات تەلەفۆن بۆ ئەم بازرگان نەکا کاکە وەرە لە حاجۆمەران و بارەکەت ئاسانکاریت بۆ تەکەین داخڵەکەین ئاسانکاری چی بۆەکە لە خەڵکە یعنی ئاسانکاری چی بۆەکە پاڵ بە لۆریەکەی وێنێ چیەکە لە گومرکەی بەخشێ شتی کوالەتی خراپە هێنێ بۆی کەمەکاتەوە ڕەنگە مەسەلا بێگومان ڕێژەکەی بۆ کەمەکاتەوە لە سەیتەرەکەش بارەکەی باشما کە چۆن ئیسعاجەکەوی ئاج ناکە ئەمە حقیقەتەکەیە ئەمە یعنی بەس ئەگە هەولێر ئەگە پارەش نانێرێ واز لە سلێمانی بێنێ کێشەی بۆ دروست نکات لە پارەی کارەوە سلێمانی لێ خۆشببوون نەکات بۆ هەولێر لە باجی سلێمانی خو لێ خۆشببوون نەکات زەخت نەقاتە سەربارەکانی کە لە گومرکەکانی سلێمانیەوە دێت وان نابێت کاکزانە بۆ معلوماتی تۆ بینەران لە سەردانی تیمی حکوومەت بۆ قەتەر و ئیمارات بە کۆمپانیەکانی قەتەر و ئیمارات وتراوە پێویستە ئەو کاڵاوشمەکانی لە بەندەر عەباسەوە بە خاکی ئێرانایی هێنن بۆ هەرێمی کوردستان ئەبێ ڕاستەخۆ لە حاجۆمەران و داغڵ بێ لێک مەرزیتر و داغڵ نەبێت پێیان وتراوە ئەگەر تیمی حکوومەتە چی پێویستە کام جیاکاریە بکە ینی بە ئەم زانیاریە سەرنجڕاکێشە مامۆستا بیلال ینی بە گەورە بۆ بازرگانەکان وتراوە کە بێ لە مەرزی حاجۆمەران مەرجە لێەوە ئەو بارانەی لە ئیمارات لە قەتەر لە ماوەیە وەفدی حکوومەتی کوردستان زۆر سەردانی ئیمارات و قەتەری کردووە یەکێک لە دەستکەوتەکانی بابەتی غاز و بەهۆی بابەتی شت یەکێک لەو گفتوگویانی کە کراوە لەگەڵ لێپرسراوانی ئەوێ لەگەڵ بازرگان و وەبەرهێن و خاوەن شەریکە و کۆمپانیای گوێزەرەوەی ئەوێ وتراوە ئەو بارانی بۆ هەرێمی کوردستان دێ بۆ شەرتەی بە پەیوەندیەکانمان باشەوە لە حاجۆمەرانەوە ئەگەر لە ئێران و نارتان لە حاجۆمەرانەوە ینی وە پیلان بۆ داڕژرا و کاری لەسەر ئەگەر ئەمە برسیکردنی سلێمانی نییە چییە بارێکی قەتەر ئیمارات لە باشماخەوە بێت بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق چ فەرقێکی هەیە بێت بۆ هەولێر یا بۆ دۆک یا لە حاجۆمەرانەوە داخڵ بێت بۆ پارەی گومرکەکەی بۆ خەڵکی سلێمانی نەبێ بۆ ئەتەوێ بۆ ئەوێ بێ لەوێش شەفافە ینی ڕوونە لەوێش ینی ڕاستەخۆ بۆ خەڵکە یاخۆ بەرپرسێکی وەزارەتی دارایت بۆ گێڕمەوە ئەڵە کە سەردانی برایم خەلیل و پیشخاپورەکەین لەگەڵ حاجۆمەرە ئەڵێ لە برایم خەلیل دوو لۆریمان بینیوە دوو لۆری ماشاءالله ئەڵە چوینەتە پیشخابور هیچمان نەبینیوە بە زەیمان پیانە هاتۆتەوە یەک ساحەشیان دروست کردو 1000 ترەلیتیا جێبێتەوە سەبەب بێگومان بۆی ئەو زانیاریانە لە تیمی وەزارەتی دارایی بشاردێتەوە حاجی ئۆمەران باشماغ ئەوەی خەڵکی پێنجۆن و باشماغ بیار کە سەفەری کردوێ زانێ باشماغ یەک پردی هەیە کە بار هەڵگریش و خەڵکیش بەسەریا ئاپەڕێتەوە لەم بەر بۆ ئەو بەرچکە چەمێک سنووری عێراقی ئێرانجا کرد حاجی ئۆمەران 3 پردی هەیە ئەبێ داهاتی کامیان زیادە هەر مانگی پێشوو پارێزگاری هەولێر لە ئورومیە بوو ڕێکەوتنێکی 19 خاڵیان کردو بۆ پەرەپێدانی بازرگانی نێوان هەردوولا
ئەم پارێش زۆر باشە پێم بڵێن کات نەماوە بەڵام ئەم پارێش بەڕاستی بۆ بەدواداچوونەکەت بۆ خەڵک سەرفەکری یاخود ینی ئەوەندەی کە تەکمیلەی موچەی پێکرێ و ئەوی ترونە بێ کاکزانە داهاتی سلێمانی مانگی 84 ملیار و 945 میلیۆن دلار دینار بوو خەرجیەکانی 75 ملیاری پێویست بۆ موچە 15 ملیاری پێویست بۆ خەرجی سیادی هەروەها 22 ملیاریشی پێویست بۆ خەرجی خزمەتگوزاری کەنەی بۆ بیە 103 ملیاری پێویست بۆ خۆی تەنها 84 هەبوو 97 ملیار و 330 میلیۆن دینار داهاتی مانگی دوی سلێمانی بووە 113 ملیار خەرجی بووە عەجزی هەبووە 75 بۆ موچە 38 بۆ دام و دەستگاکان 15 بۆ سیادی 90 ملیار و 931 میلیۆن دینار داهاتی سلێمانی بووە مانگی سێ 109 ملیار خەرجی هەبووە 78 موچە بۆ سیەوە زۆر بە کورتێڵم با تەواوی لێپرساوان پەرلەمانتاران زەحمەت نەبێ چۆن ئێمە ئەوە داهاتی سلێمانی و خەرجیەڵین و پێمان دراوە ئەتوانین دەستمانکەوێت خارجی و داهاتی هەولێر و دووهەکمان بەجیا پێ بڵێن باش لە دۆگە نەبووە باش لە هەولێر ئەو نەبووە تێکەڵێکن کە سەری لێ دەرناکە زەحمە نەبێ بۆ هەولێر و دووەک بێک حسابەکەن زەحمە نەبێ دوای ئەم بەرنامەیە جواب بنەوە چەند گومرگ لە دووهۆک بۆ داهات بۆ مانگی 1 و 2 3 بەجیا چەند لە هەولێر بووە چەند باش لە دووەک بووە چەند باش لە هەولێر بووە بۆی دووهۆکیەکانیش بزانن ئەوەی بەسەر سلێمانی ئەکرێ بۆ ئەوانیش وایە ئێستا ئەبێ بۆ ئەوی سلێمانی لە وشکە پارەیە ڕزگاری بێ چی بکرێت اقتصادیان سیاسیان زۆر بە کورتی پێم بڵێ دوو ڕێوشێنی زۆر گرنگەیە یەکەم حکوومەتی هەرێم لە هەولێر لە ناوەند تعریفێکی وا بکەم ئەوەی حکوومەتی عێراق لەگەڵ هەرێمەیکا هەرێمش لەگەڵ سلێمانیایکە زۆر بە خراپتر زۆر بە خراپترێکە یعنی ئەوەی هەولێر لەگەڵ سلێمانیەکە حکوومەتی عێراق هێشتا لەگەڵ هەرێمی کوردستان نەیکردووە هەتا ئێستا کۆمەڵە ڕێوشێن هەیە بەس هەولێر واز لە سلێمانی بێنێ خەریکی داهاتی خۆی جموجۆڵی بازرگانی خۆی بێ لە داهاتی سلێمانی نەبرێ بۆ ئەوێ باجەکان لێرە بدرێن کێشەی موچە نابێن دوو حکومت لە سلێمانی کۆمەڵە ڕەوشێنی بە پەلە بگرێتە بەر بازار ببوژێنێتەوە بازاری خانوبەرە کاکزانە باجێکی زۆر لەوە کۆکرایەوە سێ مانگە ئێستا نووسینگەکان با پەیوەندی بکەن کاکە دوای ئەوە ڕوونکردنەوە بن ئەگەر سێ مانگ لەم شارەیە نووسینگە 4 مامەڵی کردبوو کڕین و فرۆشتنی زەوی چێڵی بە من بێڵێ بازاری سێویزار لەم شارەیەوەسا بێگومانەوە هەیە داهاتەکانی سلێمانی ڕێک بخرێتەوە خەڵکیش دوای ئەم قسانی ئێمە کردداریە ئیداری سلێمانی چۆن ئەو بەڵێنانەی کاک پاڤڵ هەیە کاقوبات هەیە پەرلەمانتاران هەیە ئەم گفتوگانی ئێمە هەیە کردداری لە مولا ئەوێ سلێمانی ببوژێنەوە بە داهاتی خۆی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا بیلان ڕەوف ڕۆژنامەنووس یاوری پسپۆڕ یاوری سپاس زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویست بە هیوایەوەی کە لە تەواوی بەرنامەی پانۆراما و لە ناوڕۆکی بەرنمەکەدا حەقیقەتەکانی کەمی داهات و دواکەوتنی موچەمان بۆ ئێوە شی کرد بێتەوە ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان